بیرانی عزیز سلااوتان لێبێت بەردەوامین لەگەڵتان کاکتا ئەو پرسیارم لێ کردیت بۆ بینەریش ینی بیری بینەریشی بخەینەوە هەڵسوڕاوێکی بزوتنەوەی گۆڕان ئەڵێت نردنی ئەم حزبانی کە بەشی کورسیەک دەنگیان لێناوە لە پەرلەمان بۆ پەرلەمان ئیبداعێکی پارتیە بۆ ئەوەی هەندێک حەزبی وردە لە پەرلەمان بن و پاشان بەکاریان بێنێت. جارە من ڕێزم بۆ ئەو بۆ چوونەی ئەو بەڕێزەی کە نەمزانی ناوی چییە لە بزوتنەوەی گۆڕان ئەوڵێ من نامەوێت ناوی بڵم دوای بەرنامەکە ناوەکەت پێڵم منش ڕەنگە مەبەستم لەبێ ناوی بێنم بەڵام ئەو ڕای خۆیەتی من ناتوانم پارێزەری هیچ حزبێکی سیاسی بم جگە لە حزبەکەی خۆم و هەر لێرەشەوە بۆ سەرجەم بینەرانی NRT و بۆ بینەرانی بەرنامەکەی بەڕێستانیش دەڵێم حزبی شوعی کوردستان نە پاشکۆی پارتی نە پاشکۆی یەکێتی نە پاشکۆی گۆڕان نە پاشکۆی هیچ حزبێکی سیاسی ترە لە وڵاتە بە قەدەرەوەی پەیوەندی و هاوپەیمانێتی لەگەڵ زۆرێک لەو حزبە سیاسیانە هەبووە و هەیە و ممکنە لە ئایندەشە ئەو پەیوەندیانە بەرفراوانتر و لە ماوەی ڕابردوودا هیچ نمونەیەکت لەبەردەستە بۆ جارێک لە جارەکان پشتی ئۆپۆزیسیۆنتان گرت بێ؟ ئێمە بەر لە ئۆپۆزیسیۆن بوونی گۆڕان و بەر لەوانەی کە ئەم ڕۆژخوایان بە ئۆپۆزیسیۆن دەزان ئۆپۆزیسیۆن بووین و ئۆپۆزیسیۆنیشین بەڵام قەت لەگەڵەوە ئۆپۆزیسیۆنانە نەبوون بەو ختابە و بەو نەهجەی ئێستای ئۆپۆزیسیۆننا بە پێچوانەوە ئێمە ڕەنگە ڕایەکی ترمان هەبێ و بۆچوونی ترمان هەبێ و خیتابی ترمان هەبێ کە جیاواز بێلەوە زیاتر لە دەسەڵاتەوە ئەوانیش مافی خۆیانە بمبورە ئەوانش مافی خۆیانە چۆن ئۆپۆزیسیۆن بوونی خۆیان ڕاگەیاندووە چۆن کار لەسەری دەکەن ئەوان بابەتێکی ترە بەڵام ئەو برادەرەی گۆڕان بەڕێزەوە دەیڵێم زیادە ڕۆیەکی زۆری کردووە و حزبی شوعی نە لە ڕابردوو نە لە ئێستا و نە لە ئایندەشتا نابێتە پاشکۆی کەس ئەمە یەک دوو من ویستم هەندێک سەرقەڵەمی تر هەبوو زۆر بە کورتی ینی بچمە سەریان کاک دکتۆر دەڵێ ئەم حزبانە خەڵک پێیان دەڵێ خراپن من پێم وابێ ئەم دەستەواژەیەکی تەندروست نییە ئەکرێ بڵێن ئەم حزبانە تا ئێستا نەبوونەتە جێی متمانەی زۆرترین دەنگدەری هەرێمی کوردستان چونکە ئەگەر ببووین وەک ڕوونە دیار ئەوانش دەنگیان زۆرە هێنا بەڵام من قەنەعەتم نییە خەڵک بە ئێمە وتبێ خراپ ئەوە ینی ئەوە دەستەواژەیەکی تەندروست نییە نەشی وتوت باش بەڵام نسبەیەک وتوێتی مەسەرەن بۆ نمونە تۆ ئەگەر با بڵین دەنگی تەزویر و ساختەکاریشی لێ بکە دەرەوە 12,000 نزیکەی 500 کەس یان 300 ئەوەندە کەس دەنگ دەداتە حزبی شوعی کەواتە 12,300 ئەوەندە کەس پێی دەڵێت تۆ حزبێکی باشی پێی دەڵێت تۆ مەشروعێکی سیاسی باشی پێی دەڵێت تۆ مەشروعی کارکردنێکی باشی لەبەرەوە من قەنەعەتم وایە ئەوە بێ جملەیەکی تر ئەگەر قەنەعەتم وایە ئەگەر حزبەکانی تر لە ئێمەیان وەرنەگرت بێ ئێمە پەیڕە و پرۆگرامان لە هیچ حزبێکی سیاسی وەرنەگرتووە ئەگەر حزبەکانی تر لە ئێمەیان وەرنەگرت پێ نامەوێت ناوبێنم من قەنەعەتم وایە بوونی فرەحزبی جا لە حزبێک کە ممکنە 51 لە سەدی دەنگی هەرێمی کوردستانی بردبێ یان 50 زایدن یەکی کورسیەکانی پەرلەمانیش ببە بەدوای ئەویشە حزبێک هەبێ 10 کورسی هەبێ حزبێک هەبێ 4 کورسی هەبێ حزبێک هەبێ 1 کورسی هەبێ حزبێک هەبێ نەشی بێ پێم وابێ بۆ تەندروستبوونی پرۆسەی دیموکراسی و دیموکراتیزەکردنی کۆمەلگای کوردی قەنەعەتم وایە ئەوەی کێکە لە خاڵە تەندروستەکان و ئەکرێ ئێمە سوود لە ئەزمموی هەموو دنیا وەرگین ئەگەر بمبووری ئەکرێ ئێمە سوود لە ئەزمموی بۆ نمونە ڕۆژ ئاوا وەرگین ئەکرێ ئێمە سوود لە ئەزمموی ئەوروپا وەرگین بەڵام قەت نەدەکرێ و نەڕاست و نەتەندروستە کۆپی ئێرە ببەی بیسەپێنی و بەرجەستەیکەی لە کۆمەلگایکی ئەوروپی یان هی ئەوروپی بێنی و ڕۆژ ئاوایی بێنی بهێنیتەوە بەرجەستەیکەی لە کۆمەلگای کوردستان حزبی سیاسی ئەگەر خاوەنی 1000 دەنگیش بێ مافی ممارەسەکردنی سیاسەتی هەیە لە وڵاتە دکتۆر ئەڵێت لە ئەمریکا کە 50 ئەوەنە ویلایەتە حزبەکان ناگەن ئەمریکا دیموکراسیەت قەتیس بۆتەوە لە بینی ممارەسەکردنی لە نێوانی حزبی جمهوری و حزبی دیموکراتیە بەڵام ئەگەر سەیری نمونەی بەرجەستەکردن و ممارەسەکردنی دیموکراسیەت بکەی لە کۆمەلگای کوردی دەتوانم بڵێم ئەو نمونەی ئێرە تا ڕادەیەک پێشکەوتوترە لەو نمونەی ئەمریکاش ئەوەکان بدەمە دوای ڕێگات پێدەم جوابی هەمووشی ئێوە لە پرۆسەی دیموکراسی لەبەرەو پێشبڕکێی دیموکراسی یادگار پێش ئەوە دووسێشتی زۆر بەڵێ فەرموو تۆ تەواوی کە من ژمارەیەک دووسێر دەڵێ خەبات دەفرۆشرێت ئێمە وەک حزبی شوعی کوردستان زۆر دژی ئەوەین خەڵک تاریخی خۆی بفرۆشێتەوە بە کۆمەڵانی خەڵکەکەی خۆی کە لە پێنە بمبورە ئەڵێم خاوەنی تاریخین ئەڵێم خاوەنی تێکۆشانین من ناڵێم تاریخ دەفرۆشینەوە من بۆ خۆم وەک فرد بێ وەکو حزبە کەشمان زۆر دژی ئەوەی تاریخ بفرۆشێتەوە بەڵام تاریخ بەشێکە لە ئەمجادی ئەم حزبە بەشێکە لە سەروەری ئەم کۆمەلگایە کە لە ڕێگای کۆمەڵی حزبی سیاسیەوە لە پێناوی ڕزگاری نیشتیمانی لە پێناوی ڕزگاری نەتەوەی کراوە بەڵام بۆ ئێستا لەو جملەیە لەگەڵ یەک دەگرمەوە
لەگەڵ جەنابی دکتۆر بۆ ئێستا مەجدی حزب بەکار بێنرێت بۆ زۆری بودجە بۆ ئێستا هەموو حزبێکی سیاسی ضرورە مەشروعی سیاسی خۆی هەبێ بەرنامەی کارکردنی خۆی هەبێ ئێمە وەک حزبی شوعی کوردستان تەنها تاریخمان نەکرۆتە پارسەنگی تێکۆشانمان تەنها مێژووی تێکۆشان و قوربانیدانمان نەکرۆتە پارسەنگی تێکۆشانمان ئێمە مەشروعی عەدالەتی کۆمەڵایەتی بۆ نمونە کاری بۆ دەکەین جا ئەمڕۆ ئەمە نەبووەتە جێی متمانەی زۆرینەی خەڵک ئێمە بەو ئومێدە و بەو ئامانجە کار دەکەین لە ئایندەیە ببێتە جێی زۆرینەی متمانەی چین و توێژەکانی کۆمەلگای کوردستان و بەردەوامیش دەبین لەم تێکۆشانە بۆ پێشتر کارتان نەکردووە پێشووتریش کارمان کردووە ئەی بۆ سەرکەوت ئێمە پێمان وایە کۆمەڵێک هۆکار لە کوردستان هەیە یەکێک لەو هۆکارە ئەساسیانە بەوەی کە ئەمڕۆژ بەشێکی ناوی ئۆپۆسیۆنە و بەوشی کە لە دەسڵاتە قۆڕخکاری یعنی سەپاندنی هەژمون بەسەر هەموو جونگەکانی کایەکانی ژیانە لەم کۆمەلگایە ڕێی لەم حیزبانە گرتووە بە جۆرێک لە جۆرەکان کاکتا یەکگرتووی ئیسلامی کوردستان لە تەمەنا لە ئێوە مناڵترە وەکو وترێ ئەگەر بە تەمەن بێ لە تەمەنا ئەگەر هەر لە دوای ڕاپەڕینشەوە حسابیکەین نەگەڵ نیو سەدەکە جملەیەکم پێدەی جابت بەم ڕێگات پێدەم جملەکە تێمێ لە خیلالی 19 ساڵە بووە بە خاوەنی 10 کورسی قۆڕکاری لەکوێ مەسەلەدا ئەگەر یەکگرتوو کە ئۆپۆزیسیۆنبوونی هەڵبژاردووە قورسە ئەگەر حزبی کوردستان ئەگەر حزبی شوعی کوردستان بەقەدەر یەکگرتووی ئیسلامی کوردستان وڵاتانی کەنداوی بەناو ئیسلامی منەزەمات ڕێکخراو کە بە لێشا و پارەیان بۆ هەڵڕشتووە ڕبع بەقەدەر ئەوەی هەبوایە دوو بەقەدەر ئەو دەنگی هێنا لە کوردستان کادرێکی یەکگرتوو گوێی لە تۆ بێت ناڵێ ئەمە بوختانە نەخێر بوختان نییە دلیل هەیە یەکگرتووی ئیسلامی کورد بە ملیارەها دۆلاری هێناوە لەم وڵاتە لە پێناوی بەرژەوەندی سیاسی ئەمە تەنها بە قسە ڕەنگات کادرێکی ئیسلامی شەمان شتەکە خۆشیان دەڵێن نا ئێمە نەمان کوڕە لە کوێمان بووە خۆ دیارە مەسەلێکی کوردیڵە گردەکان بە ژمارە حسابیان دیارە بەڵێ باشە ئێوە 400 ملیۆن وەرەگرن 12,000 دەنگ دەرتان هەبوو باشە پرسیارەکەم ئەوەیە پێت وایە ئێوە لە بەرامبەر ئەو 400 ملیۆن دیناری کە وەریەگرن خزمەتێکتان کردبێ و پرسیاری بەشی دووەمی پرسیارەکەم ئەوەیە ئەم 400 ملیۆنە لە چی سەرفەکەن ئەگەر لە کۆتایی پرسیارەکە تۆ دەست پێ بکەم بە وەڵامدانەوەت ئێمە هەمووی پرسیاری خەڵکە هەموو هێزێکی سیاسی هەموو لایەنێکی سیاسی کە ئەو بڕەپارەی کە جەنابی کاک دکتۆریش بۆ وازحی باسی کرد وەری دەگرێ ئێمە حزبی شوعی کوردستان سجلاتمان هەیە فەرمونون بۆ نمونە میدیای نووسراومان هەیە میدیای بیسراومان هەیە میدیای بینراویشمان هەیە و مەقەڕاتیشمان هەیە سەرفیاتی تا دەکەین فەرمونون با بێن ئەوە سجلاتی ئێمە سیرکن بزان ئێمە ئەم پارەیە بەهەدەر دەدەین چۆن سەرفی دەکەین چۆن سەرفی ناکەین کە ڕەنگە بڕی 400 ملیۆن دینار بەراورد بە مەسارف و بەراورد بە بارگای حزب ئەوانەی کە ناوتان لێنان حزبی گەورە تەنها مەصرفی یەک پارێزگایەکی بێ یان تەنها مەصرفی یەک مەڵبەندێک یەک لقیەک یەک مەکۆیەک یەک شوێنێک لە شوێنەکانەوەێت یەک نمونە بۆ بێنیتەوە کە ئەوە لەم 20 ساڵەی خزمەتان بە دیموکراسی کردەوە بە یەک نمونە وەڵامەکە تەواوکەم کاگیادگار ئەو جار ئێمە ئەگەر هەر کەسێک هەر لایەنێک هەر دەستگایەکی چاودێری هات ئەمەی کرد دەزانێت ئەو کاتە ئێمە ئەم پارەیە بەهەدەر دەدەین سەرفی دەکەین چۆن سەرفی دەکەین چۆن سەرفی ناکەین ئەگەر بەنسبەت بەشی دووهەمی پرسیارەکەت بەشی یەکەمی پرسیارەکەت کە لە پێشا کردت ئێمە خزمەتمان زۆر بە وڵاتە کردو و ناشی فرۆشینەوە بە خەڵک و قەنەعەتیشمان وایە ئەوە واجبمان بوو ئەرکمان بوو و لە ئایندەش دەیکەین بۆ نمونە ئەگەر چی ئەوە مەرحەلەیەکی ڕابردووە لە مەرحەلەیەک لە مەرحەلە معەن و دیاریکراوەکان شەڕی نێوخۆ دەتوانم بڵێم لەگەڵ هێز و لایەنەکانی تری حزبی شوعی کوردستان یەکێک بۆ لە هێزە هەرە کاراکان لە بەرگرتن و پێشگرتن بە شەڕی ناوخۆ کە ماڵوێرانی بۆ کورتێناوە ئێستاشی پێوە بێ لە هەموو ئەگەر و ئەو گریمانە مەترسیدارانەی کە ڕوبەڕووی ئەزمموی هەرێمی کوردستان دەبنەوە حزبی شوعی کوردستان یەکێکە لە ئەو ڕۆڵ ئەمە بە خزمەتێکی دایانی لە دوای ڕاپەڕینەوە کە کردبێتان بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بەدەیان خزمەتی تر بەڵام بەدەیان خزمەتی تر بۆ نمونە یەکێک لەو هێز و لایەنە سیاسیانی کە بە تەواوی بڕوامان بە دیموکراسیەت هەبوو پەنامان نەبردێتە بەرچەک یەکێک لەو خزمەتە گەورانەی کە بە بەردەوامی بڕوامان بەوە بووە کە نابێ هیچ هێز و لایەنێکی سیاسی نەفی ئەوی تر بکاتەوە جگە لەوەی هەموو جارێک بە شێوەی تەندروست بەشداری پرۆسەی ئینتیخابات و هەڵبژاردنەکانمان کردووە و هاتووینەتە دەرەوە و ڕەخنەی بنیادنەرانەی خۆشمانمان گرتووە بەبێ ئەوەی ببینە هۆکاری تێکچوونی زۆر سپاس دەکەم کاکتا دکتۆر بە لەبەر چاوگرتنی قسەکانی هیچ کۆمنتێک هەیە وڵای من کۆمنتم زۆر بە زیوادارم گەر بە کورتیش بێت گەر کاک محەممەد فەرمێت بۆی پرسیارەکەی کە ڕێگەم پێدا لە کوردستانە
مشکلەکە گرفتەکە لە وایە کە ئەم بەڕێزانە پیان وایە ئەگەر ئەمان نەبن ئەمە گرفتە سەرەکیەکەیە و خەریکن واشەگەیان لە خەڵک بەڵام ئەم هەڵبژاردنە وتی کە ئەو خەڵکەواتیە نەگەیشتووە ئەویژەوەیە کە ئەگەر ئەمان نەبن دیموکراسی نابێت لە کاتێکا وانی هیچ لە وەرن ئێستا حیزب هەیە کورسی هەبووە دەنگی زۆر بۆ دەنگی کەمی کردووە و هاتۆتە دووە وەڵا دیموکراسیەکە لە 2009 باشتر بۆچی وانی بەڵام قسەکانیان نەیوت ئەوان نەبن دیموکراسی نابێ ئەڵێ بەشێکی لە کاڵێ بەشێکی لە عملی دیموکراسی دکتۆر ئەگەر بمبووری من نەموتوە ئەگەر ئێمە نەبین دیموکراسیەت نابێت وتمە ئێمە بەشێکین لە پرۆسەی دیموکراتیزەکردنی کۆمەلگا وەکوتم قسەکەم تەنها لەگەڵ حیزبەکەی جەنابتانیە بەتەنە بەڵام ڕۆیای ئەم حیزبانە وایە کە ئەمان بەشێکن لە عملی دیموکراسی ئەمان ڕێکخەرەوەی عملی دیموکراسی لە بەمانایەکی ینی باڵانسەکەیان ڕاگرتووە یان ئەوە تا بەڕێزیە فەرمن کە ئێمە ڕەنگە ئاراستێکی جیاوازمان هەبێت لە دەسەڵات و ئۆپۆزیسیۆن بەبێ ئەمانیشەکە کارەکە زۆر بە جوانیە ڕوا و هیچ گرفتێکی نییە و عملی دیموکراسی بە سانایی بەڕێوەڕوە اینجا من کە ئەڵێم خەبات نافرۆشێتەوە بە خەڵکو بەڕێزیانە فەرمێ ئێمە کوا فرۆشتومانە ئەخە من نەزانم نەو فرۆشتەوە بەس منیش دەزانم تۆ بە یەک کورسیەوە 400 میلیۆن دینار وەربگری ئەی ئەم 400 میلیۆنە قابلی یەک کورسی نییە ئەم 400 میلیۆنە بەشێکی خەباتەکەتە کەواتە خەباتەکە دیاوە نەک جەنابەت ینی حیزبەکانی تریش خەباتەکەیان داوە بە بڕێک پارە لەبەروی خەباتیان هەیە و یەک کورسیان هەیە دوو کورسیان هەیە هیچیان نییە بەڵام پارە وەرەگرن بەڵام بەڕاستیە من پێم وایە مەسەلەکە هەر ئەمەیە ئەم بەشێکی زۆر لەم حیزبە سیاسیانە بوونیان بۆ هەندێک لایانی سیاسی تەنانەت دەسەڵاتدار لە کوردستانە گرنگە لە بەیاننامەکانە کە ئەینووسن لە خوارەوە نووسن 6 حیزب 8 حیزب بەیاننامەیەکمان لای 7 حیزبی ئیمزای کردووە یەک دانەیان هەیە یەک دانیان کورسی هەیە حەڤە حیزب ئیمزای کردووە کەواتە تۆڵی لایەنەکانی دەسەڵاتکەنە هەڵایەکی ئەلامی ئەوە وەڵام بیتەوە پێ دوای لایەنەکانی دەسەڵات پارتی حزبانەیان کە بەکاریانەیەن ئەمە بەکارهێنرێ بۆ هەندێک بابەتی زۆر سیر کە لە گرنگترینە مەسەلی ئەم پاڵپشتیکردن و بە دنیا وترێ وەرن ئەهاسەریکەن ئێمە 42 حیزبمانەیە نازانن کە دنیای پێشکەوتو تۆ لە 5 میلیۆن 42 حیزب هەیە لە دنیای پێشکەوتووە خەڵک بە 300 میلیۆن 10 حیزبی هەیە بە 300 میلیۆن 12 حیزبی هەیە بە 100 میلیۆن 4 حیزبی هەیە شتی وان نییە لە دنیا یعنی ما بابەتەکە ئەوە نییە کە تۆ حیزبت نەبێیان ببێ حیزبەکە با ببێ بەڵام با جیاواز بێ با پەیامی جیاوازی پێ بێ ئەم بەڕێزانە ینی من بۆی ینی ورتر نەچمە ناو هەندێک شتەوە بەسەرەن من یەکش دەڵێم لەم هەڵبژاردنەیە 90 لیستی جگە لە لیستی تورکمان و مەسیحیەکان 90 لیست بەشدار بوو لە هەڵبژاردنەیە خۆم ینی ئەوش لەسەریشم نووسی و دەردوشمە بۆ ئەم قەناتی بەڕێستان بڵاوەوە 90 کەسیان 9 لیستیان بە بەرنامەکەیمان خوێندەوە خۆزگاتان خوێندەوە ئەم بەرنامەی حیزب ئەم بەرنامەی ئینتیخابی ئەم حیزبانە لە زۆر حاڵەتە هەستێکی یەک کەسیان دوو کەس دانیشتون ئەمەیان داناوە چونکە تەنها داڕشنەکەی جیاوازە زمانەکەی جیاوازە فەقەرەکانی سێکتەرەکانی وەکو یەکە یەکێکەڵێ ئەم وڵاتت بۆ بەرەو پێشەوە بم بۆتەکەم بە وڵاتێکی جوان یەکی تریش دەڵێ خۆشگوزەرانی دابینەکەم پێم بڵێ ئەمە لە دنیای ئەم قسانە بکەی خەڵک ڕاوتەنێ ئەمە ئەوە نییە بێ کە تۆڵی بە خەڵک خۆشگوزەرانی دابینەکەم بێ بۆی بنووسی لە بەرنامەی انتخاباتەکە چۆن خۆشگوزەرانی دابینەکەی چۆنەکەی بۆ بنووسێکی ناخۆ هەموو کەس دەتوانێت لەبەروی کەس نازانێت بە چ ئالیەتێک خۆشگوزەرانی دابینەکرێت لە وڵاتەیە لەبەروی هەر کەسە و هەر هەمووی ڕابوو ئامانجەکە کەسبی لە وەسیلەکە ناکاتەوەڵێ وڵات ینی باوەڕ بکە ئەگەر ئەو بەرنامەی ئەو حیزبانە هەر هێکێکیان ئێستا کامی کە کورسی نهێناوە ئەوشی کە کورسی هێناوە ئەوها بە چاوی نوقاوە بڕۆت جێبەجێکی لە حکوومەت بە هەشتێک دروستە بێ لە وڵاتەیە بەڵام هەیە ئەم بەرنامەیە تۆ نابێ پێم سلمێنی کە لەگەڵ ئەماچ جیاوازەکە لە وڵاتانە کاک یادگار حیزبەکان دانیشن لە مناسەڕاتی تەلەڤیزیۆنی ئەمەڵێ من باجکەمەکەمەوە لەبەرەوەی باجکەم بکەمەوە خەڵک سوودمەند دەبێ شتەکان هەرزانەوەیکی تر لە بەرامبەری دانیشتوڵە نەخێر من باج زیاکە مەزانن بۆ لەبەروی باجم زیاد کرد سەرانە لە دەوڵەمەنەکە سەرم سەران لە دەوڵەمەنەکەسان سۆشیال زیاکەم لەولاوە یعنی هەردووکیان خزمەتەکەی ئامانجەکەیان خەڵک بەڵام وەسیلەکەیان جیاوازە لێرە یعنی لە مناظرە تەلەڤیزیۆنەکان نەتان بینی یەکێک ئەیوت من کارەکەم لەسەر هەرزانکردنی نرخی بازاڕ ئەوژەی و منیش آخر چۆنە بێشتیوە آخر چ جیاوازیەکە تاتۆ بۆ منی بسەرمێنی کە بمێنیت زۆر سپاس دەکەم کاک محەممەد فەرموو پرسیارەکە محەممەد خۆت و پرسیارەکەت بۆ کێ محەممەد جەمال خوێندگاری زانگۆ دوو پرسیارمێ پرسیارەکەم بۆ دکتۆر ڕێبوار یەکێک لە هۆکارانەی کە بۆتەوەی کە ژمارەیەکی زۆر پارتی سیاسیە بێت لە کوردستانە پەیوەندی بۆ ڕێکارانەوە نییە کە بۆ دامەزارنی پارتی سیاسی پێویستە لە هەرێمی کوردستانەکە لە یاسای ئەحساب هەیە و بوونی ئەم ژمارە زۆرەی حیزبیش نەبووە هۆی ئەوەی کە پێگەی پارتە گەورەکان بڵێ پێگەیان لاوازتر بکە بە شێوەیەکی بەهێزتر دەربکەون بەڵێ سوپاس وەڵامت باتەوە بەڵێ دکتۆر بەڵێ لە ڕاستیە من زۆر متفقم لەگەڵ ئەم بەڕێزەیە
و کەمێک ئاماژەشم پێ کرد کە ئێستا یاسایەکمان هەیە لە ساڵی 1990 دەرچووە یاسایەکی زۆر خراپە ئەگەر بێت و حیزب بەسەر ئەم یاسای دروست هەر ئێستا لەگە ئەم جەماعەتە تو هەمچی حیزبێک دروستکەین داوای من حەیەکیش بکەین دوای لە بینی خۆشمانەدا بەشێکین ئەوەیە ئەگەر بێت و پێوەری حەقیقی داننرێ پێوەری ڕاستەقیان داننرێ بۆ کێ حیزبە ئەمە ڕۆ یاساییەکەیەتی ئەمە پێویستمان چارەسەری بکەین ڕۆکەی تریشی شعوری ئەم حیزبە سیاسیانەیە بە مەسەلەی شعوری سیاسی مەبەستە نەک ئینسانیە شعوری سیاسی ئەم حیزبانەیە لەوەی کە ئەبێ شعور بکەن کەیتر ئەمان دەنگیان هێناوە کەیتر ئەمان کورسیەکانیان کەمەکە کەیتر ئەمان ڕێگەی تریان هەیە ئەتوان ئەو ڕێگەی تر هەڵبژێرن بۆ چوونە ناو بۆ کارکردنی سیاسی و پارتی گەورە لاواز نەبووە یعنی لاوازیەکە دابەش بووە پارتی گەورەی تر دروست بووە یعنی جاران ئێمە لە کوردستانی کێتی و پارتیمانە بۆ سەیەکێت و پارتی گۆڕانمانەیە لە کە هەرسێکیان ئەگەرچی کورسیەکانیان جیاوازیەکەیە بەڵام جۆرێک لە هێشتا تا ئەمە بژاردنش جۆرێک لە گەوریان پێوە دیار بەڵام مەبەستن لێرە پارتی گەورە و پارتی بچووکەوەی کە بەڕێزێڵێ مەبەست کورسیە و مەبەست دەنگە بەڵێ وایە چونکە لە دەنگەکانە بەردەوام دابازن ئەوانش دەنگەکانە بەردەوام زیاد بەڵێ بەڕێز کاکتەهایە ئایا بەشێک لە حیزبە بچووکان نەبوونەتە پاشکۆی حیزبە گەورەکان و ئەویش بۆ بەڕۆندی خۆیان بەکار بێنێ ئەمەشمان بینی لەو ماوەی کە بازدا گەڕانەوە هەموارکردنی دەستورەکە حیزبی بەڕێستانە چێ بوو حیزبانی کە پشتگیری ئەوەی کرد کە دەستور تێپەڕێنێت لە کاتێکە ئەزانین کە دەستوری هەرێمی کوردستان بە شێوەیەکی زۆر خراپدارە زۆر سپاس کاک محەممەدی تر من ئیزافەیەکشی بۆ بکەم سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لە ماوەی ڕابردوودا لە وتارێکیدا لە بەردەم جەماوەڕەکەی خۆی داوتی 36 حزب دەستەواژەی 36 حزبی بەکارێنە بۆ ئەوەی ڕێگری بکەن لە هەموارکردنەوەی دەستور حزبی شوعی کوردستانێکێک بۆ لەو حزبانە و لە سی حوزەیرانیشە 15 کەس لە ناو پەرلەمان ئیمزای کرد لەسەر درێژکردنەوەی 2 ساڵ بۆ سەرۆکی هەرێم تقریبا 5 بۆ 6 کەس لەوانەی ئیمزایان کردبوو لەو حزبانن کە پێیان ئەوترێت حزبی بچووک بەڵ سواس بۆ کاک محەممەد جەماڵ سواس بۆ ئیزافەکەی تۆش یەکەم حزبی شوعی دوو وەسیقەی گرنگی هەیە کە تایبەتە بە دەستور وەسیقەیەکیان راپۆرتی سیاسی بڕیاردراوی کۆنگرەی پێنجەمی حزبی شوعی کوردستانە کە دوا وەسیقەیە لە دوای ئەو وەسیقە وەسیقەی تر نییە لەم وەسیقەیە بەڕوون و ڕەوانی حزبی شوعی کوردستان داکۆکی لە گەڕانەوەی پرۆژەی ڕەشنووسی دەستور بۆ پەرلەمانی کوردستان و هەموارکردنەوەی و تەنانەت لایەنگریکردن لە سیستمی پەرلەمانی دیموکراتی دەکات وەگەر بشتەوێ لە پەیڕەوی ناوخۆ و لە بەرنامەی حزب کە چاپ کراوە بڵاو ئەو کاتی کە ناوتان هێنرات ئێوە لە زمنی ئەو 36 حزب بوون ببورە من باسی وەسیقەوەکەم مەبەستم لە 36 لەو 36 حزبەی کە سەرۆکی هەرێمی کوردستان ناوی بردووە لە خولی پێشووی پەرلەمانی کوردستان پێش ئەم خولەش ئەو کاتە هێشتا بزوتنەوەی گۆڕانیش گیانەبەوە ئەم برادرانی بزوتنەوەی گۆڕانیش کە ئێستا پێداگری و لایەنگریەکەن لەگەڵی کێتی بۆ گەڕانەوەی ڕەشنووسی دەستور لەسەر ئەو وەسیقەیە واژۆیان کردووە بە تێکڕا ئەوە بۆ ئەوەی کاک محەممەد بۆی لە راپۆرتی سیاسی بڕیاردراوی کۆنگرەی پێنجەمی حزبی شوعی کوردستان هەیە لە دواوێست گەشتدا کە جارێکی تر پرۆژەی ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان کەوتووەتە بەرگفتوگۆ و مناقەشە ئێمە یەکێک ناڵێ مەکەم حزب بووین یەکێک بووین لەو حزبانەی بڕون و ڕەوانی پشگیری ئەوەمان کردووە بەبێ سازانی نیشتیمانی و هەموارکردنەوەی بڕگە پێویستەکانی ناو پرۆژەی ڕەشنووسی دەستور نابێت دەستور تێپەڕێنرێ و دەنگی لەسەر بدرێ بۆی ئەگەر ینی جەنابەت تۆزێک بە شێوەیەکی تر وەرتگرت پێیان بە شێوەیەکی تر بۆتیان باس کرد بێ ئێمە وەکوتم لە پێشووتریش نە پاشکۆین و نەدەبینە پاشکۆ و قبولیشمان نییە پاشکۆ بین و قبولیشمان نییە کەس ببێتە پاشکۆمان چونکە ئەوە ئەسڵن بۆ ئێمە لە مەبادیئی ئیشکردنی ئێمە لە فەلسەفەی ئیشکردنی ئێمە لە فکر و پرۆژەی سیاسی کارکردنی ئێمە ئەمە بە هیچ شێوێک لە شێوەکان تەندروست نییە و ڕەت دەکرێتەوە و من دەمەوێت یەک کۆمنتێکی تر کاگیادگار کاک دکتۆر باسی کرد ممکنە لە بەشێکی لەگەڵی بموتی بەرنامەی هەندێک لە حیزبە سیاسیەکان کۆپی پێستا من لێی ناپرسم لەبەرەوەی ممکنە بەرنامەکەی بینی بێ بەرنامەی ئێمە لە 6 خاڵ پێک هاتبوو بەپێی مەبادیئی فەلسەفی خۆمان بەپێی مەبادیئی سیاسی کارکردنمان و پرۆژەی کارکردنمان ممکنە هەر 6 خاڵەکەی جیاواز بێ لە بەرنامەی تێکڕای قەوارە و لایەنەکاری تر وەکو خۆی وتی من تەنها ڕووم لە حزبی شوعی نییە منش لێرە پارێزەری هیچ حزبێکی تر نیم دەتوانم بە ناوی حزبی شوعیەوە قسە بکەم لەم 6 خاڵی کە بەرنامەی حزبی شوعی بووە ئەگەر دەرفەت نابێ دەرفەت هەبێ زۆر بە کورتی دایان خوێنمەوە ئەگەر هەر 6 خاڵەکە جیاواز نەبوو لە مەبادیئی
بەرنامەی یان مەبادی ئەساسی بەرنامەی ئەو قوارە و ئەو لیستانەی تر ئەو کاتە نەک دکتۆر بمبووە ڕەنگ نەتکاک دکتۆر ممکنە هەموو خەڵکێک مافی ئەوەی هەبێ و ڕاستی شەمافێ بێ بڵێ کاکە بەرنمەکەی تۆ کۆپی پێستی بۆ نمونە بەرنامەی گۆڕانە بەرنامەی پارتیە بەرنامەی یەکێتیە تێبینی کۆتایی کاک یادگار من حەزەکەم کاک دکتۆر ئەو جملەی ڕاستکات گەر ئەوەش ئیزافەکەی ئێوە لە سی حوزەیرانە دەنگتاندا بۆ درێژکردنەوەی ماوەی سەرۆکیاریم بە بەڵێیان نەخێر وەڵامم ئێمە وەکو بە بەڵێیان نەخێر کاکتا ئێوە لە زمانی ئەو 15 کەسە بوون کە دەنگ ئیمزاتان کردبوو ئێمە نوێنەری پەرلەمانمان لێو بۆ دەنگی نەداوە کات دەنگی نەداوە لەگەڵی بوون ئێمە دەنگی نەداوە دەنگی بە بەڵێ نەداوە ئێمە تەنانەت نوێنەرەکەمان لە هۆڵی پەرلەمان هاتە دەرەوە کاک ئەگەر متابعەتان کرد بێ ملاحەزەیەکی کۆتایی کاکە ئەوەی کاک دکتۆر باسی کە من حەزەکەم کاک دکتۆر ئەمە ڕاست کاتەوە لە مەبادیئی دیموکراسیە نییە تۆ بڵێ حزبی سیاسی تۆ لەبەرەوەی 50,000 دەنگت نەهێنا دەبێ بڕۆیتەوە ماڵەوە ئەگەر کاک دکتۆر ئەوە ڕوون کاتەوە چووکە بۆ ئێمە لە بینەر تێک نەچێت دەکرێت بڵێ ئەم حزبە سیاسیە دەنگی نەهێنا پێویستی بە مراجعەیە پێویستی بە گۆڕینی میکانزمی ئیشکردنە پێویستی بە گۆڕینی بەرنامەی ئیشکردنە پێویستی بە گۆڕینی ئالێتی ئیشکردنە پێویستی بەوەیە خاڵ بە خاڵی وێستگەی ئیشکردنی خۆی مراجعە بکات سوپاس دەکەم با دکتۆر وەڵامت باتەوە دکتۆرم بۆ چوونەت لەکوێوە هێناوە بڵێ کاک محەممەد فەرموو پرسیارەکەت بکە وەڵا پرسیارەکەم بۆ کاکتەهایە وابزانم باسی ئەو نوێنەری گۆڕانتاکە کە شەو قسەی کردبوو وتیبی حزب بچووکان پاشکۆن بۆ پارتی لە کاتێکە ئەوان کەسێکان هەیە لە حکومەت وەزیری ڕۆشنبیری بوو کاک ناوەکەم لە بینە کاوە مەحموود وابزانم لە سەردەمی کابینەی دکتۆر بەرهەما کە یەکێتی سەرۆکاتیە کرد وەزیر بوو و تەبێژە حکومەتیش بوو لە کاتی کابینەی پارتیەکە نێچیر سەرۆکی بوو تەنها وەزیر بوو ئانی بۆ پاشکۆی یەکێتی نوێ پاشکۆی پارتی هەمیشە پارتی تاوانبارەکردی پرسیارەکەی ترت پرسیاری دۆنج بۆ کاک دکتۆر ڕێبوارە باسی خەتەری کرد کەلیمەی خەتەری بەکارهێنا لە کاتی باسی پارتە بچووکانە بۆ سەر هەرێمی کوردستان ئەو خەتەرێکی اجتماعیە یان خەتەرێکی ئەمنی قەومیە لە کاتێکا لە ئەمریکا دوو حزبی سەرەکیان یەکیان نزیکەی 200 ساڵ دامەزراوە هەر ڕکابەریەکەن لەسەر یەکەمی پارلەمانی خۆشی باسی کەوتی حزبی تریش هەیە بەس بچووکە بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس دەکەم دوای ناوبڕەکە وەڵام بۆ پرسیارەکانی کاکە محەممەد وەرەگرێت